بنای خی گەورە و میهرەبان سڵاتان لەبێ بەڕێزان بەخێربن بۆ دەرسی ماتریال ساینس لە چاپتەری چوارەمی بابەتەکەمان دابووین. ئێستا دەمانێت ڕڤیوەکی دەرسەکان ڕابردوو بکەینەوە. لە فەسڵی یەکەمدا ئێمە چەند شتێکی گرنگمان خوێن، زانیمان کە ماتریال وەکو ماتریال ساینس دابەش دەبێت بەسەر چواردا پۆلدا. یەکێک لەوانە بریتیە لە میتاڵ. طبعا میتاڵەکان ئەو مادانە کە گێنەرایەتی کارەبا و گێنەرایەتی گەرمیان بەرزە. هەندێک تایبەتمەندی دیکەشانە بوو کە ئێمە لە فەسڵەکانی دواتر خوێندمان. یەکێک لەوانە ئەوە بوو کە میتاڵەکان بە شێوەیەکی میتاڵێک بۆند یەکتر دەگرن، واتە کریستال ستراکچەرێک دروست دەکەن و بۆ دروستکردنی ئەو کریستال ستراکچەرەش بۆند دەکیانێت لە بینیاندا کە پێی دەکرێت میتاڵێک بۆند. وەک دەبینن سەرێکە کە لە مۆزەخانەی بەغدا کە نزیکی 2200 ساڵ پێش زاین بەروارەکە دەگەڕێتەوە بۆ ئەو کات کە لە چ دروستکرا لە کەپەر دروستکرا. هەر وەکو پێشتریش باسم کرد، ئێمە مێژووی مرۆڤایەتیمان بەسەر ماتریال دەدابەش کردو. پێشەوەی کە مێژوو بنووسرێتەوە مرۆڤایەتی لەسەر ئەساسی ماتریال کلاسیفیکیشنی بۆ کراوە. یەکێک لەوانە مەسەن دەڵێن چاخی بەردین. چاخی بەردین یعنی ئەو سەردەمێکە مرۆڤایەتی هەتا ئەو کاتیش ئاشنا نەبوو بە تەکنۆلۆژیایەکی بەرجەستە، هەتا ئەو کات تەنها بەردی دەتاشی و سوودی لێوەردەگرت بۆ ئەو شتێک کە مەبەستی بوو. دواتر دیار بوو میتاڵەکان دۆزرایە کە یەکەمیشان ئەو بکە کەپەر بە شێوەی ئەڵۆی دۆزرایەوە کە پێی دەکرێت برۆنز. سەردەمی برۆنز دەستی پێکرد و دواتریش سەردەمی ئاسن دەستی پێکرد. سێر دەکەی زۆرترین شارستانەکان کە ئەو شتانیان دیتبێتەوە ماتریالانە دۆزرا بە توتیدا عراق خۆمان بووە، کە مەسەڵەن برۆنز یان ئاسن بە تایبەتی لە عراق خۆماندا دۆزرایەوە. مەسەڵەن تایە یەکێک کە لەوانە نووسین بووە، نووسین کە لە عراق خۆمان دۆزرات. هاتە ماتریال ساینس زۆر گرنگ بوو بە تایبەتی لە عراق خۆمان کە زۆرێک لەو مادانە پێشەنگ بوو تێدا. دوم مادە کە لە ماتریال ساینس دەپی ئاشنابووین بریتی بوو لە سرامیک. سرامیک بریتیە لەو مادانەی کە ئێمە تەمەن لە ژیانی ڕۆژنامەدا زۆر بەدی دەکەین. مەسەڵەن ئەو گەچێک کە بە دیوارەکەمانەوەیە، ئەو خاک خۆڵێک کە دەیبینین، ئەوانە هەموو پێیان دەکرێت سرامیک. سرامیکەکان زۆرجار مادە میتاڵینە، بەس میتاڵێک کە ئۆکسیدیشنی بەسەردا هاتووە و طبعاً صفەتەکانی دەگۆڕێت. مادەیەک وەکو H2O کە ئاوە لە ڕاستیدا دروستە لە هایدرۆژن و ئۆکسیژن پێکاتوە، بەڵام کاتێک یەک دەگرن کۆمپاوند دروست دەکەن کە بەناوی ئاو مەشهورە. طبعاً سرامیکەکانیش وەکو مادەیەکی ئێلمنت نییە لەناو پێریۆدیک تێبڵدا. مەسەڵەن بۆ منێوە لەناو خشتەی خولیدا ئاشناینە، مەسەڵەن کەپەر، مەسەڵەن ئاسن، هایدروژن، مەسەڵەن بۆرۆن، بە هەمان شێوانە هەمووی ئێلمنتن. بەشێک لەو ئێلمنتانێک کە لە خشتەی خولیدا هەنا پێیان دەوترێت میتاڵ. بەڵام سرامیک ئێلمنت نییە، واگەتایەتە، واتە عنسوور نییە بە ناوی عنسوورێکی دیاریکرا کە پێی بکرێت سرامیک. بەڵکو ئەوانە چنە کۆمپاوندن، واتە کارلێکێکی کیمیایی ڕوویداوە، مادەیەکی مەسەڵەن میتاڵیک بۆ هەیە لەگەڵ ئۆکسیژن یەکی گرپێ و مادەیەکی سرامیکی دروست بێتە بە پێچاوانەی بنچینەکانی خۆی کە لە مادەیەکی میتاڵیک و غەیرە دروست بووە گێنەرایەتی کارەبایی زۆر زەعیفە. بە هەمان شێوە هەروەک دەبینن ئەو وێنەیەشم لە ئینتەرنێت دەستکەوتە کە ئەوەش دەگەڕێتەوە بۆ نینەوە. نینەوە نیشتیمانێکی گەورەی کوردان بۆ لە کاتی خۆیدا. نینەوە یان ئێستا کە پێی دەکرێت مووسڵ، پارێزگای نینەوە پێ دەوترێت و تقریبا قیدمەتی ئەو پێشینەی ئەو گۆزە دەگەڕێتەوە بۆ نزیکی 3000 ساڵ پێش زاین. و یەکێکە لەوانەیە کە ئێمە پۆلێنکردمان بۆ ماتریال کرد بریتی بوو لە پۆلیمەر. طبعاً پۆلیمەر کە لەوانەیە نزیکی 100 ساڵ لەمەوە پێش زۆر بەرێسەند بێ، وەکو دوای ئەوەی کە نەوت دۆزرایەوە. طبعاً نەوت بۆیە هۆ ئەوەی کە بەرهەمەکانی نەوت وەکو بەنزین و نەوت و هاوشێوەکانی سوودی لێوەژیرێ. بەڵام یەکێک کە لەوانەیە کە سوودی لێوەژیرا وەکو پۆلیمەر بکە. ئێستا ئێمە چ دەکەن لە دەوروبەری خۆمان ئەو فەرشێکە لەسەری دادەنیشین، ئەو باڵتوێکە یان ئەو جوولوەرگێک کە لەبەری دەکەین هەمووی لە پۆلیمەر دروستکرا. بەڵام لە ڕاستیدا پۆلیمەریش بە هەمان شێوە مێژوویەکی زۆر کۆنی هەیە. بۆ کلاش کە ئێمە وەکو کوردەواری خۆمان بەکاری دێنین مادەیەکە لە پۆلیمەر دروستکرا، پۆلیمەرێکی تەبیعی. ئاگادار بن ئێمە پۆلیمەری تەبیعیشمانەیە و پۆلیمەرێکشمانەیە کە لە نەوت دروست دەکرێت.
طبعا پۆلیمەرش هەروەک دەزان ئێلمێنت نییە، واتە لە خشتەی خۆلیدا ئێمە ناتوانین بڵێن ئێلمێنتێک دەستنیشانکەین کە پێی بکرێ پۆلیمەر، بەڵکو ئەویش کۆمپاوند دەکات. کۆمپاوند دەکات کە لە چەندانە ئێلمێنتێکی پریدیکتیبل پێکاتەوە وەکو کاربۆن و هایدروجین و لاوانە چەند عنسورێک بێ و ئەو ئێلمێنتانە پێکەوە مۆنۆمەرێک دروست دەکەن، واتە بچووکترین بەردی بناغی پۆلیمەر، و کاتێک ئەو نێرانە پێکەوە دەنووسن پێی دەوترێ پۆلیمەر. و یەکێک کە لەوانەیە کە ئێمە کلاسیفیکیشنمان بۆ کرد لە ماتریال ساینسدا بریتی بوو لە کۆمپۆزیت. کۆمپۆزیتەکانیش مجموعە مادەیەکن کە لە ڕاستیدا ڕینفۆرسیان بۆ کردوونەوە، تا بە قووەتیان کردوونە بەهۆی هەندێک مادەی دیکەوە، هاتوونە مەسەڵەن مجموعەیەک مادەیان تێکەڵ کردوونە بە شێوەی ڕیشاڵ یاخۆ بە شێوەیەکی شەبەکەی بۆ دابنران بە هەر نوعەکە. ئەو مادە لە ڕاستیدا چی لێ دەکەن؟ مجموعە سفەتێکی پێ بە قووەت دەکرێت، وەکو پێشتری مەسەڵەن بۆن لە دێنسیتەکەی کەم بووە بەڵام لە هەمان کاتدا زۆر شکێنراوە، بەڵام هاتوونە بە ڕینفۆرسکردنی بۆ ڕوویانە بۆ مادەیەکی کۆمپۆزیت کە لە چەند مادەیەک پێکاتوە لە هەمان کاتدا کە دێنسیتەکەی کەمە بەڵام سەر دەکەی ئێستا زۆر زۆر بە قووەت بووە و بۆشکان زۆر زۆر خۆی دەگرێت. ئەمە لە فەسڵی دووەمدا ئاشنابوون بە پێریۆدیک تێبڵ، دابەشیان کردو بە چەند گروپێکدا و چەند ڕۆیەکدا. ئەو گروپانە لەسەر ئەساسی بەرگی ئەلکترۆنی دابەشیان کردو کە بەرگی ئەلکترۆنەکان ژەمە پێشتر ئاشنابوون کە وهانیە کە بە شێوەیەکی سێرکولار بسوورەنەوە، واتە شێوەیەکی تۆپیانە، بەڵکو بە شێوەیەکی ئۆربیتال. ئۆربیتالش دەتوانێت جگەلەوەی کە ئێس بە شێوەیەکی خڕا، بەڵام ئەوان دیکە حاڵەتێکی دیاریکراویان هەبوو و بەپێی ئەو ئۆربیتاڵەی کە ئەلکترۆنەکان تێدا بەربڵاو بوونەتەوە سەرەکە مەجموعەیەک ئەمە گروپمان هەیە کە سەرەکە لە گروپی یەکەم و دووەمدا ئێمە ئۆربیتاڵەکانی ئێس کۆتا ئۆربیتال لەو مادانەدا لە گروپەکانی مەسەڵەن بۆرۆن هەتا فلۆر کە مەسەڵەن ئەوان شەر بە ئەی ناسراون لەوانەدا پی کۆتا ئۆربیتاڵیانە، و طبعاً بە هەمان شێوە لە ئینەرگاسەکانش بە هەمان شێوە هەر پی کۆتا ئۆربیتاڵانە، بەڵام چونکە کۆتا ئۆربیتاڵان فولە کاتە بە شێوەی ئینەرگاسن، واتە ئینتەراکشن لەگەڵ دەوروبەرەکان ناکەن و بە شێوەیەکی تاگەتۆمی زۆرتر دەردەکەن. و طبعاً ئەوانەی کە کەوتبوونە ناوەڕاست واتە ئەو بەشە ئەوانە ئۆربیتاڵی دییان پڕکرد بووە، واتە SPD، ئەوانە ئۆربیتاڵی دییان پڕکرد بووە تەنها جیاوازەکان لەوەی دابوو کە ئێمە کاتێکە بەرەو خوارە داهاتین قەبارەی ئەتۆمەکان گەورەتر دەبوون، طبعاً دەچوونە پرینسیپل کوانتم نمبەرێکی بەرزترەوە. ئەو مادانی کە پێیان دەوترێت ڕێر ئێف ئەوانش طبعاً لێردا جیان دەبێتەوە کە لە ئۆربیتاڵی ئێفدانە، و مجموعەیەک مادە هەیە کە بە مادە مشیعەکان بەناوبانگی زۆرتر جەماعەتی نیوکلێر و ئەوانەی ئاشنان و ئیشان لەسەر دەکەن، و ئەوانە لێرەدا جێ دەبنەوە کە بەهۆی ئەوەی کە تێبڵەکەمان زۆر زۆر پان دەرنەکەوێت ئەوانە هێناوە لە خوارەیان داناوەتەوە. طبعاً لە زۆربەی سەرچاوەکانش ئێمە کاتێک کە دەگەڕین بە دوای پێریۆدیک تێبڵدا لەو شێوازە دەمانداکرێت. هەروە لە ئێمە لە فەسڵی دووەمدا ئاشنا بووین بۆی کە هەرچەند بەرەو دەستی ڕاستی پێریۆدیک تێبڵ بڕۆین قەبارەی ئەتۆمەکانمان بچووک دەبێتەوە لەسەر هەمان ڕۆواتە هەمان بە شێوەیەکی هۆریزۆنتاڵ بە شێوەیەکی ئاسۆیی کە دەڕۆین دروستە ژمارە ئەلکترۆنەکان زیاد دەکەن، بەڵام لە هەمان کاتدا قەبارەی ئەتۆمەکەمان بچووک دەبێتەوە. وهروە هەرچەند بەرەو خوارە بڕۆین چکە ئۆربیتاڵەکان بەرز و بەرزتر دەبنەوە بە هەمان شێوە سێ دەکەین قەبارەکەمان زیاد دەکەن. یەکێک لەو فاکتەرانە کە ئێمەمان گرینگە بەتابەت لە ڕیاکشنە کیمیایەکاندا پێی دەوترێت ئەلکترۆنێگەتیڤیتی. ئەلکترۆنێگەتیڤیتی واتە چەند مادەکە حەزی لە وەرگرتنی ئەلکترۆن بێت، واتە هەرچەند حەزی لە ئەلکترۆن بێ ئەوەندە ئەلکترۆنێگەتیڤیتیەکەی بەرزە. ئەوان هەروەکو لێردا دەبینن سەرەکەی مادەیەکی وەکو فلۆر بەرزترین ئەلکترۆنێگەتیڤیتی لە چاو ئەلمنتەکانی دیکەی ناو پێریۆدیک تێبڵ. طبعاً ئەو ئەلکترۆنێگەتیڤیتیش گرنگەکەی لەوەیدا کە دەری دەخات کە ئەو مادەیە چەند حەزی لێیە کە ڕیاکشن کە لەگەڵ مادەیەکە، چونکە ئەلکترۆنی پێویستە محاولە دەکات ئەلکترۆنەکە لە ئەتۆمێکەکە بستێنن. لە ڕاستیدا هەردوو ئەتۆمەکان لە بنچینەدا نیوترالن، واتە ژمارە ئەلکترۆنەکان و ژمارە پرۆتۆنەکانیان یەکسانە،
بەڵام چونکە ئەو مادەیە لە ئەسڵدا حەزی لە ئلکترۆنی زیادەیە بۆی کە بەرگەکەی پڕ بێت و بکاتە ئینەرگاز وەکو ئینەرگاسی لێبێ بۆی پەلەماری ئەتۆمەکەدا ڕیاکشنی لەگەڵ دەکات یان ئلکترۆنێکی لەدەستێنە تەوان لە کاتی لێستانی ئلکترۆنەکەش بۆ خۆدا نزانن بارگەکانی دەگۆڕێ یەکێکیان دەبێت بە بارگەی نێگەتیڤ یەکێکیان دەگۆڕێ بە بارگەی پۆزیتیڤ لەو حاڵەتەشدا احتمالی دروستکردنی بەندێک دەکرێت کە بەندەکە زۆر جا مەسەڵەن دەبێتە ئایۆنیک یان کۆڤالەنت یان بە هەمان شێوە بۆیە ئلکترۆنێگەتیڤیش بابەتێکی گرینگە و تەنانەت نەک لە ئەتۆمیک فیزیکسدا بەڵکو لە کیمیادا گرینگە و تەنانەت بۆ دروستکردنی کۆمپاوندەکانیش گرنگێکی تایبەتی هەیە و هەروەها لە فەسڵی دووەمدا ئەمە ئاشنا بووین کە ئاتۆمەکان پێکەوە کاتێک کە یەک دەگرن ئەو یەکگرتنیان پێ دەوترێ بەندی ئەتۆمی واتە ئینتەر ئەتۆمیک بۆند کە دوو جۆری تایبەتیشمانە بوو یەکیان پێیان دەوترێ بەندە سەرەکیەکان یاخۆ پرایمەری ئینتەر ئەتۆمیک بۆند و سەکەندەریش کە جۆری دووەمێتی لە حاڵەتی یەکەمدا کە زۆر لە تەبیعەتدا دەبیندێتەوە هەردووکیان زۆر گرنگن چ پرایمەرێکە سەکەندەرێکە هەردووکیان زۆر گرنگن و ژیان بەڕاستی بەبێ ئەو دوانە ناتوانێت بەردەوام بێت لە پرایمەرێکە یەکێک لەوانە پێیان دەوترێت کۆڤالەنت بۆند کۆڤالەنت بۆند ئەوەیە کە کاتێک دوو ئەتۆم پێکەوە یەک دەگرن ئلکترۆنەکانیان شێر دەکەن واتە هیچیان ئلکترۆن لە دەست نادەن بەڵکو چ دەکەن ئلکترۆنێک لە ئلکترۆنەکانیان دوو ئلکترۆن سێ ئلکترۆن پێکەوە دەدا بە برادەرەکەی و ئەویش بە هەمان شێوە دەدا بە برادەرەکەی واتە ئەوان چ دەکەن لە هاوکات لەگەڵەوەی ئلکترۆنەکەی خۆشیان پاراستووە سوود لە ئلکترۆنی بەرامبەرشان وەردەگرن بەلەو حاڵەتەدا تقریبا دەگەن حاڵەتێکی ئیستقراری زیاتر مەسەڵەن بۆ یەکێک لەو مادە حیاتیانی کە لە دنیادا دروست بە بەهۆی کۆڤالەنت بۆندەوە ئاو کە لە هایدرۆجین و ئۆکسیجین پێکاتووە لە ڕاستیدا کۆڤالەنت بۆند درستی کردوونە و کۆڤالەنت بۆند بۆ خۆشتان دەزانن دەبێت هۆی ئەوەی کە تەواوی سفەتی مادەکە بگۆڕ واتە سفەتی فیزیکەکانی بە تەواوی گۆڕانکاری بەسەدادێت ئۆکسیجینێک کە پێشتری لە سوتاندندا مەسەڵەن یارمەتی دەربووە و هایدرۆجینێک کە مەسەڵەن بە هەمان شێوە سیستەمەنی بووە سەرەکەی ئەو دوانە پێکەوە یەک دەگرن مادەیەکی وەکو ئاومان بۆ دروستەکەن کە بە پێچەوانەوە کاتێک کە شوێنێک ئاگر دەگرێ ئەمە چی لێ دەکەین ئاوی پێدا دەکەین بۆیە کۆڤالەنت بۆند بۆتە هۆی ئەوەی کە مادەیەکی زۆر جیاوازمان دەستکرد طبعاً ئەوانەی کە لە دەوروبەری خۆماندا دەبینین زۆریان کۆڤالەنت بۆندن مەسەڵەن بۆ یەکێک لەو مادە گرانبەهانەی کە هەیە لە دەوروبەرماندا بریتێ لە ئەڵماس کە ئەویش بە هەمان شێوە کۆڤالەنت بۆندی دروست کردووە یەکێک کە لەو بەندانە پێیان دەوترێ ئایۆنیک بۆند تەوان ئایۆنیک بۆند هەروەکو پێم گوتن زۆر جا ئەتۆمەکان پەلەماری ئەتۆمی بەرامبەریان دەدەن و چ دەکەن ئلکترۆنەکان لێدەستێن بەهۆی لێستاندنی ئلکترۆن یەکێک لە ئەتۆمەکان دەگۆڕێت بۆ ئایۆنێکی پۆزیتیڤ یەکێکیان دەگۆڕێت بۆ ئایۆنێکی نێگەتیڤ و لەو حاڵەتەدا قانونی کۆڵۆم دەڵێ کاتێک کە ئێمە نێگەتیڤێک و پۆزیتیڤێکمان لەلایەک هەبوو بە شێوەیەکی کارەبایی ئلکترۆستاتیک یەکتر ڕادەکێشن و ئەو ڕاکێشانە دەبێتەوە کە بەندێک لە بینی ئەو دوانەدا دروست بێت بە هیچ شێوازێک ناتوان ئەوانە دەمەج بن واتە دروستە ڕاکێشانێکی کارەبایی هەیە لە بینی ئەتۆمەکاندا کە بۆی کە ئایۆنیک بۆند دروستکەم بەڵام بە هیچ شێوازێک ئەو دوانە دەمەج نابن و واتە ناوکەکانیان پێکەوە دەمەج نابێت بۆ ئاگاداریتان تەنها ئەتۆمەکان وەکو سرفەیس وەکو سەتحی ئەتۆمەکان پێکەوە دەنووسێن بەڵکو ناوکەکانیان لێک دوورن و طبعاً دەمەزبوونی ناوکەکانیش پێویستی بە وزەیەکی گەلێک زۆر هەیە کە تەنها لە ئەستێرەکاندا ئەو شتە بەدی دەکرێت کە کاتێکە ناوکەکان یەک دەگرن لە حاڵەتەدا ئێلێمنتێکی تازە دروست دەبێت و طبعاً ئەو شتە لە سەر زەوی محاڵە یەکێک کە لەوانە پێ دەوترێت میتاڵێک بۆند کە لە میتاڵێک بۆندە ئێمە ئاشنا بووین بەوەی کە میتاڵەکان بەهۆی ئەوەی کە بەرگی کۆتاییان ئلکترۆن تێدا مستەقیر نییە واتە تەنانەت لە ڕوون تێمپرێچەرشدا ئەو ئلکترۆنانە ئیلتیزام بۆ ئەتۆمەوە ناکەن بەڵکو چ دەکەن لێ جیا دەبنەوە بە ئیسراحەتی خۆیان بە ولاولاددا دەڕۆن و طبعاً تەنها یەک ئەتۆم نییە بەڵکو هەر هەموو ئەتۆمەکان بەو شێوازنەوە واتە ئلکترۆنی دەوروبەری خۆیان ئلکترۆنەکانی کۆتایی بەرگ چ دەکەن لێ جیا دەبنەوە و ئلکترۆنانە کە بەبەردەوام لە ڕۆشتندانە ڕۆڵی وەکو چەسپیان هەیە واتە چکە ئەوانە نێگەتیڤن و ئەوەی کە بەجێماوە لە لاتیس پۆینتەکاندا پۆزیتیڤن بۆی کە پۆزیتیڤانێ یەکتر دەفع نەکەن و مادەکە لێک هەڵەشێ ئەو نێگەتیڤانە کە بە ناوەڕاستی دوودانە
پۆزیتیڤدا تێدەپەڕن ببنەوەی ئەوەی کە ئەو دوانە پێکەوە چۆن دەڵێن ڕابگرن لە شوێنی خۆیان ڕابگرن. طبعاً لە میتالیک ماتریالدا ئەوانەی کە پێیان دەوترێت مادە کانزایەکان ئەو نوعە بەندە مەشهورە کە هەیە و مادەکە طبعاً چەندی سفەتی تایبەتی پێدەدرێت. یەکێکە لەو بەندانە پێیان دەوترێت سەکەندەری بۆند کە بەندێکی مەشهور هەیە پێ دەوترێت ڤان واڵز. طبعاً ئەو نوعە بەندە دەبێتەوە کە ئینەرگاسەکان ئەوانەی کە لە خشتە خولیدا ئاشتان پێوە کاتە دەگەنە یەکتر بۆ مایەکی زۆر کەم بەهۆی ئەوەی کە بایپۆلارەتی ڕوودەدا لە حاڵەتەدا لە کەمتر لە سەکەندێک یەکتر دەگرن و زۆرێک لە لیکویدەکان وەکو ئاویش تەنانەت لە حاڵەتەدا واتە مولکولەکانی ئاو یەکتر بە شێوەیەکی دائیمی ناگرن واتە بە شێوەی کۆڤاڵەنت ئایۆنێک یاخود میتاڵێک یەکتر ناگرن بەڵکو بە شێوەیەکی ڤان دەر واڵز لە ماوەیەکی زۆر کەمدا یەک دەگرن و ئەگەر هاتوو ئێمە ئەو بەندەمان نەبە ئەو کاتە نەمان دەتوانین ئەمە پەرداغە ئاوەکمانە بە شێوەیەکی یەکگرتوو بەڵکو چیان لێدەهات هەموو مولکولەکان لێک دەترازان و دەڕۆشتن بەڵکو هەرچەند ئەو بەندە زۆر زەعیفە بەڵام زۆر کاریگەری هەبوو لەسەر ژیانی ڕۆژانەی ئێمە. لە فەسڵی سێمدا ئێمە ئاشنا بووین بۆی کە لە مادە سۆلیدەکان ئەوانەی کە کریستاڵینن شتێکمانێ پێ دەوترێت لاتیس بریتی لە شەبەکەیەک کە تیایدا ئەتۆمەکان یاخود ئایۆنەکان یاخود مولکولەکان دەتوان تێدا دابنیشن وەکو پاسێک وێنام کرد کە شوێنی کورسەکانی بریتیە لەو پاتێرنە لەو شەبەکەیە کە شوێنی دانیشتنی مسافرەکانیان دیاری کردووە بۆش لەو حاڵەتشدا ئێمە چمانەیە لاتیسێکمانەیە کە دەتوانێت هەرێکە لە ئینتیتەکان تێدا دابنیشێت و بچووکترین بەردی بناغی هەموو کریستاڵەکەیش پێ دەوترێت یونیت سێل. بە هەمان شێوە لە فەسڵی سێمدا ئێمە ئاشنا بووین بۆ چواردە حاڵەتێک مەشهورم بە ناوی برێڤیس لاتیسس کە لە چەند خانەوادەیەک پێکاتوونە و طبعاً پێشتریش باسم کرد پێشەوەی کە ئێمە ئاشنا بین بە XRD واتە پێش ئەوەی کە ڕۆنتگێن ئێکسرەی بەنای خۆی و سەبت بکە پێش ئەو کاتەش نەفەرێک زانایە کاتۆ کە بە شێوەیەکی ماتماتیکی سەلماندویەتی کە تەنها بە شێوەیەکی 3D ئێمە دەتوانین تەنها چواردە حاڵەتمان هەبێ لە لاتیس. وطبعا ئەو شتانێکە لە لاتیسدا گرنگ بوون واتە لە کریستاڵدا گرنگ بوون بریتی بوون ژمارەی ئەتۆمەکان لە ناو یونیت سێلدا یەکێکە لەو گرنگیانە ئەو بوون کە ئەتۆمیک پیکینگ فاکتەر کە بڕی دێنستی ئەتۆمەکان واتە قەبارەی ئەتۆمەکان بەنسبەت ئەو حەجمە گشتی کە یونیت سێڵەکەیەتی ئەو زۆر گرنگ بوو وەروە دێنستی ئاشنا بوون و پۆینت و دایرکشن و پلین کریستال ئەوانە زۆر گرنگ بوون و یەکێکە لەوانە XRD بوو کە طبعاً زانیمان کە بەهۆی ئەکسڕەی دیفراکشن کە تەکنیکێکە بەکاردێنرێت بۆی کە بزانرێ ئایا ئەو مادەیە کریستال ستراکچەرەکەی لە چ شێوازەکدایە. طبعاً فەسڵی چوارەم دەست پێ دەکەین لە فەسڵی چوارەمدا ئێمە ئاشنا دەبین بە imperfection in solid. imperfection واتە ناتەواوی لەناو سۆلیددا. ئەمە لە سۆلیددا زانیمان کە مادەکان زۆرجار بە شێوەیەکی ئەمۆرفیز یاخود بە شێوەی کریستاڵین دەردەکەوێت بەڵام لە هەمان کاتدا ئێمە زۆرجار ناتەواویمان هەیە واتە مەرز نییە ئەتۆمەکان بە شێوەیەکی مرەتەب ڕیزبەندی بکەن بەڵکو زۆرجار ئێستا هەتا ئەمە لە پاسێکیشدا دروستە ئەمە کورسەکانمان بە شێوەیەکی منەظەم داناوە نەفەرەکانش دەبێت لەسەر کورسەکان دانیشن بەڵام زۆرجار نەفەرەکان زیاد دەبن لە حەدی خۆیان چ دەکەن نەفەرێک سێ دەکرد لە شوێنێکی نەخوازرا و دادەنیشیان بە پێوە ڕاوە دەستێت ئەوانە پێیان دەوترێت imperfection یاخۆ ژنێک منداڵەکەی خۆی پێەیە لە باوەشی داناوە طبعاً هیچ کورسێکی بۆ نەگرتووە بەڵکو ئەم منداڵە چییە پێ دەوترێت imperfection. طبعاً imperfectionیش گرنگە مەسەڵەن بۆ ئێمە سوودمان لەو حاڵەتە وەرگرتووە بۆی کە n تایپ و p تایپی سیمیکۆنداکتەر دروست کرد و n تایپ و p تایپ ئێمە بە خۆمان دەزانین کە مادەیەکی مادە سیلیکۆنیەکان واتە ئەوانی کە ئێستا چیپی ئەلکترۆنەکانمان پێ دروست کردووە هەمووی بە سوودوەرگرتن لە n تایپ و p تایپەکە دایۆدەکان ترانزیستەرەکان و بە هەمان شێوە مادە زۆر ئەندڤانسەکانی دیکەمان پێ دروست کردووە. ئێمە لە کۆنتێنتی ئەو فەسڵەماندا طبعاً مقدمەیەک باز دەکەین پاشان پوینت دیفێکت باز دەکەین و
miscellaneous imperfection ولا كوتاج دا microscopic examination. طبعا هو بشكل لو فصل هالدقرين بو محاضرة دهاتو يشتغل. طبعا لسؤالي دازاني مانكا لتواني هم بشي امورفيس هم بشي كريستالين دركيو بلام لراستي دا زوجار بشي كي بارتا سيدكي جوازي هي لأورينتيشن واتا اراستكانا سيدكي مثلا بونا او اتوماني كلير دانا اراستكانيان اقسيريكي اقبيانكي بخطت سيدكي اراستان جواز لويكا كوتونتا او بشوا وسيدكي بشكل اتومكان كبيان دكتور هوست مجموعة أتومي دي كوتوتنا كبيان دكتور دوبانت وتماديكي زيادة وهندق لو أنا تنانت نقو تاكا مثلا شويني أصلية كلا أتومكان هوستي قرت بي وكو سيدكي كوتوتا بينيا واتا أوكليناني بي قرتوتو وزود زال هندق شويني أصلي أو كأتومك لدادنشي بطالة وهيت ميوانا كيجناتو لشوينة كدامنشي ولا عندك حالة داسة أورينتيشني أو أتومانا لشوينك دياركتاب بصراغة طبعا بدوها أتوما كان محاولة كردو كاليغنيزي بنوا والله سيدك اللير دا خلالك دروزبا ودودانا ناوتشكا أورينتيشن واتا الرزباندي أتوما كان ليك جوازة في دكتور جرين باوندري ولا عندك حالة داك توين ومجموعة اشتديكا هي دروز دكا أو أنا هم جرينجي تابت بخوان هي اما بخدا نزان سب اتوميك بارتيكل اشي امانيا طبعا لا اما الماتيريال دا ايش منزوب ببابتنا به طبعا هاد بابتي فيزياء بس جماعتي نيوكلير فيزيك ذات الاشي لسه ده كان وكو ماتيريال ساينس كم اما ايش ما سب اتوميك بارتيكل ده به سب اتوميك بارتيكل كان وكو الكترون نيوترون بروتون وبهمان شيوا كدتين ناكو انوا لو مجال ده كم ترى ما إيش دكين بس لدواتري كأتوم دسبلكا أتوم طبعا قباريكي نزيكي يك أنغسترومي هي ياخد نزيكي 0.1 نانومتركي هي وبعشان سيدا كان قباري أتوم كان بيكوا للاتي سكان دا كود بنو بويك كريستال كان دروس كان وسيدا كي لا كان كريستال للشوي كيوبيك يعني للشوي هكزاغونال وأو شواني كمخندمان تقريبا لدوري دتوان سالب دا واتا يك انغستروم هتا دتوان سالب 8 متر وباشان لدوي يونيسيلا كان كو بردي بناغي كريستال كان وماده كان ماده سوليد كان لسر انا بنيان دندره باشان سيدا كان ديزلوكيشن معناها ديزلوكيشن ك واتا اتو مكان ك لشوين اخوان لا انداوا طبعا باناياتي او ديزلوكيشن انا تقريبا لدور بري دتوان سالب 8 تقريبا دكات 100 نانومتر طبعا اوش زوزو بوتشوكا و بالكترون مايكروسكوب وتا سكانينج الكترون مايكروسكوب ايش تقريبا كم تبدو تايم ببينين وباش شانسر كاين لوان قولتر كبيان سكند فيز بارتيكل اما تون مثلا دو ماده منطقه كردوا الويك ماندنس كردوا بلان سدك باش لو مادانك تيكل كراون سدك بيكو كومباوند اندرس كردوا فانا ما اشنا دبين بويك الويتشيا كومباوند واتا ماده كي جواز نفلان ماده بلكو بيكوا دمج بونا ماده كي تازه اندرس كردوا وطبعا بري او مادهش تاثيري هي لس بروبرتي كاني ماده وباشان جرين مان هيك جرين كان دتوان حجمي بتشوك حتى حجمي جوران به هندق لجرين كان بميكروسكوب نبي نابيدره بلا سده كان بشكل جرين كان دتوان نزيكي 1 سنتيمتر به وتبتساوي اساج دتوان جرين كان ببين زوزا لكاش كان قديتان كاش كان سده كي مجموعه رشوس بيو انواع الرنج تداك انا كان دكتور جرين وقتين قلتن لبي ماده كان جرين كان جوازه وباشان إما طبعا إلى دراسة كذا كان imperfection واتا خلل كان مثلا لكريستال دارود ده خلل كان دتوان لشيء porosity دابه لشيء void دابه يعني كراك واتا الدرس كتقريبا أوانج دتوان قباريكي لو شوازان هذا عندك كان بتساعده بندرين عندك كان دتوان بميكروسكوب ببندرين باش يكم خلل بيدوتر بوينت ديفيكت بوينت واتا يك نقطة تنها اللي يك نقطة داخل لك دروز بوا كتبا كدقينا بوينت واتا دتواني يك أتوم بك لشوينكي خوي بالزرب بي ياخد أتومك لشوينكي
دروست ببێ واتە ئەتۆم بچووکترین بەردی بناغی لاتیسەکە کە دەتوانێت حکمی نەبوون و هەبوونەکە دەبێتە هۆی ئەوەی کە دیفێکتێک لەوێ دروست بێ بۆنمە لەو وێنەدا ئەگەر ببیندرێ سەرەکەی ئەتۆمێک طبعاً هەر لە خودی هۆستەکە لە خودی ماتریالەکە پیور ماتریالەکە سەرەکەی کەوتوتە ئەو بینە واتە ناتوە لە شوێنێکی ڕێک و پێک دابنیشێ بەڵکو کەوتوتە شوێنێکی نەخوازراو کە لە ئەسڵی پاتێرنەکەدا نییە بەڵکو هاتووە لە شوێنێکی عکس دانیشتووە وەسەدەکە لە شوێنێکی دیکە ئەتۆمێک کە دەبوایە لێ بە لەوێ نەماوە کە لەو شێوازشدا پێدەکرێت ڤاکەنسی واتە شوێنەکە بە بۆشی دەمێنێتەوە وطبعا ئەو بۆشاییە و ئەو ئینتەرستێشاڵە واتە کەوتوتە بینی ئەتۆمەکان لە هەردوو حاڵەتەکەدا پرۆپێرتی مادەکان بە تەواوی گۆڕانکاریان بەسەدادێ وطبعا دەتوانین ئێمە ئەو ڤاکەنسی بدۆزینەوە لەوانە بڵێن چۆن طبعا ئەمە لەوانێ بە مایکرۆسکۆپ ئەگەر بمانێت تعقیب بکەین زۆر بە زەحمەت دەتوانین ببینەوە هەندێک مایکرۆسکۆپ کە لەو ئاخرە دۆزراوەتەوە بە ناوی سکانی پرۆب مایکرۆسکۆپ کە تقریبا شتێکی تاوی بەستۆ بە یاساکانی کوانتەم سەدەکەی توانیوانە ڤاکەنسی ببینەوە لە ناو کریستاڵێکدا طبعا ئەوەکەی زۆر بچووکە سەرکەن دا ئەنگسترۆم واتە ئەوەندە بچووکە لە سکێڵدا لەوانە بڵێن ئەو خەلەلانە چینە ئێستا مە لە کۆمەڵگەی خۆماندا ئەگەر سێریکەین الحەمدوللا مەجموعەیەک کەلتورمانێت طبعا هەموو کۆمەڵگەیەک ژوایە مەجموعەیەک کەلتوری هەیە مەسەڵەن بۆ هەمومان دەستپاکین هەمومان باوەڕمان بە ژن و ژنخوازی هەیە هەمومان باوەڕمان بە کۆمەڵێک دابوونەری تێک ئەوانە بۆتە کەلتورێکی نەتەوەی ئێمە بەڵام لە هەمان کاتدا سەرێکی مەجموعەیەک خەڵکی خوارەخێچ شتیا دەکەوێت بەڵام ئەو خەڵکە خوارەخێچە ژمارەکەیان گۆڕانکاریان بەسەدادێت لەوانەیە ئەگەر خەڵکەکە هەمووی دۆڵەمەند و تێر بێ ژمارەکەیان زۆر کەم بکە و ناتوانین بە هیچ شێوازێک بڵێن پیور بەڵام سەردەکەی مەجموعەیەک پارامیتەری کۆمەڵایەتی دەتوانێت تەئسیر لە ژمارەکان بکە واتە مەسەڵەن بۆ منە دەستپاک خەڵکی دەستپاک پۆپولاریتیان زۆرترە لە چاو خەڵکی خوارەخێچەکە بەڵام هەندێک عامل مەسەڵەن بۆ منە گریمان لەوانێ نەدانی مەعاش بۆ نمونە بێنەوە نەبوونی ئیش کەمبوونەوەی داهاتی تاک ئەوانە هەمووی دەبێتەوە ئەوەی کە خەڵکی مەسەڵەن دەستپاک کەمکە مەسەڵەن خەڵکی دز لەوانێ زۆرکە خەڵکە دزەکە لەوانێ هەمان دز کە پێشتری لەوانێ دزی نەکردێت کێشە نەبێەوە ئێستاش ئەگەر داهاتی ڕۆژانەی خۆی بگەڕێتەوە جێ خۆی بگەڕێتەوە حاڵەتێکی نۆرماڵی خۆی بۆیە سێ دەکەیت لە هەموو بابەتەکاندا خوارەخێچەکان چۆن دەتوانێت مەجموعەیەک عامل تەئسیر بکە لەوەی کە ژمارەیان زیاد و کەم بکە بە هەمان شێوە ئێمە ئەو ناڕووکپێکیەکە لە ناو مادەشدا بەجی دەکەین چەندین هۆکار هەیە یەکێک لەوانە پلەی گەرمیە مەسەڵەن پلەی گەرمی مادەکە چەند زیاد بکەین دەبێتەوە ئەوەی کە دیفێک لە ناو مادەکەدا ژمارەکان زیاد بکە کە ئێمە ئینشەڵا محاولە دەکەین لە سلایدەکانی داهاتوودا بە ئیکوێژن بیسەلمێنین طبعاً یەکێک لەوانە کوتوان ڤاکەنسیە کە ڤاکەنسی بریتێ لە شوێنی بۆشی لاتیس واتە لاتیسەکە هەیە لاتیس پۆین نقطەیەک لێرە هەیە کورسیەکی دانیشتن هەیە لێرەدا بەڵام هیچ ئەتۆمەت هیچ ئینتیتێک ناتوە شوێنەکەی بگرێتەوە سێلف ئینتەرستێشەڵ واتە کەوتوتە بینی لاتیسەکانەوە کە ئەتۆمێک دێ شوێنێک داگیر دەکات کە ئەسڵەن شوێنی دانیشتن نییە بەڵکو هاتووە ئەوەی داگیر کردووە و لەوێشدا عاسب بووە هاتە تراپ بووە وەک پێم گوتن ئێمە یاسایەکمانەیە کە دەتوانین بۆ یاسایە ژمارەی ڤاکەنسیەکان بدۆزینەوە ڤاکەنسی وەک پێمان گوتن ڤاکەنسی واتە شوێنی بۆش چەندانە پارامیتەرێکەیە کە تەئسیری هەیە لە ژمارەی ڤاکەنسیەکان کە ڤاکەنسی بریتێ لە NV یەکسانە بە N واتە ژمارەی ئەتۆمەکان لە مەترێکی سێجادا ئێمە چەند ژمارەمان لە ئەتۆم هەیە کە پێیان دەوترێت سایت واتە ئەتۆم دەتوانێت ئەتۆم بێ دەتوانێت مۆلیکول بێ دەتوانێت ئایۆن بێ فەرق ناکە سایت واتە ژمارەی ئینتیتەکان پێکاتەکان بۆ یەکەکەشی بریتێ لە ئەتۆم لەسەر مەتر سێجا و کیومان بریتێ لە ئەو وزەی کە پێویستە بۆی کە ڤاکەنسیەک دروست بێ خۆی وەک پێم گوتن ڤاکەنسی واتە شوێنی بۆش ئەتۆمە لە ڕاستیدا دەبێت لەوێ بێ بەڵام ئەو ئەتۆمە بەهۆی ئەوەی کە وزەیەکی دیاریکراوی پێدراوە چی هاتووە لە شوێنی خۆی دەرپەڕیوە و ئەو شوێنەی بەجێهێشتووە لەوانەیە هەر ئەو ئەتۆمە
ڕۆژبێ لە شوێنێک کە بێتە ئینتەرستێشن واتە کەوت بێتە ناوڕاستی چەند ئەتۆمەکە کە لە ئەسڵدا ئەوێ کورسی نەبووە شوێنی دانیشتن نەبووە و لەوێدا عاسێ بووە و ئەو وزەیەش وەک پێم گوتن دەتوانێت بە جوول لەسەر مۆڵ بێ و یاخود ئلکترۆن ڤۆڵت کە وحدەیەکی بچووترە لەسەر ئەتۆم بێ واتە چەند ئلکترۆن ڤۆڵت لەسەر ئەتۆم دەتوانێت بێت مۆڵ ژۆک پێم گوتن جار ڕابردوو مۆڵ وەکو ژمارە حسابی بۆ دەکرێت ئێمە لەو محاسباتانی خۆماندا ئیش بە مۆڵ دەکەین واتە ژمارەیەکی دیاریکراو لە ئینتیتیەکان کە یەک مۆڵش بریتی بوو لە یەک ژمارە لە ئەڤۆگادرۆ کە 6.022 دەتوان 23 ئەتۆم دەتوانێت بێت باش یەکێک لەو عاملانە کە تەسیری هەیە بریتی لە پلەی گەرمی واتە هەرچەند پلەی گەرمەکە گۆڕانکاری بەسەدابێ ژمارەی ڤاکێنسەکان دەگۆڕێت طبعاً لێرەدا ئەمە ئەکسپۆنیشیالمانێت طبعاً ئەکسپۆنیشیال ئێوە لە ماتماتیکدا شارەزا بوون ئینشاڵڵا بە شێوەندەی ئەکسپۆنیشیال ئەگە سێریکە بە شێوەیەکی دیاریکراو بەرز دەبێت واتە هەرچەند ئەوەی کە دەکەوێتە سەرەوە ژمارەکەی زیادکە بە شێوەیەکی ئەکسپۆنیشیال زیاد دەکەن نەک لینیەر واتە شێوەیەکی خەتی ئەکسپۆنیشیال بە شێوەیەکی چۆن دراماتیک بەرز دەبێتەوە بەڵام سونکە لێرەدا ئێمە سالبمان هەیە کاتە هەرچەند ژمارەکەی سەرەوە زیادکە ئەکسپۆنیشیال واتە چ دەکە ژمارەکە کەم دەکات ئێرە کەمکە واتە چ دەکات ڤاکێنسی کەم دەکات ڤاکێنسیەکان کەم دەکات بەڵام سێ دەکەیت تێمپرسێ کەوتوتە کوێ کەوتوتە ژێرە واتە هەر ژمارەیەک لە ژێرە زیادکە لە ئەسڵدا هەموو ژمارەکە چ دەکات کەم دەکات هەرچەند ژمارەکەش کەمکە چ دەکات لە ئەسڵدا ژمارەکە بەرەو چی دەڕوا بەرە گەورەبوون دەڕوا ئەکسپۆنیشیالەکە چونکە سالبە بەرە گەورەبوون دەڕوا و گەورەبوونی ئەکسپۆنیشیالەکەش تەسیری ڕاستەوخۆی لەسەر بەرزبوونەوەی ژمارەی ڤاکێنسیەکان کەواتە ئەوەی کە لێرەدا هەمانە طبعاً کێش بۆڵتزمان کۆنستانتی پێ دەکرێت ئەوە کۆنستانتە ئەوەش تقریبان ژمارەیەکی کۆنستانتە بۆ هەر ئەتۆمێک بۆی کە لە شوێنی خۆی لابچێت و ڤاکێنسیەک دروست بکە ئەوەی کە دەمێنێتەوە پلەی گەرمێکەیە و ژمارەکەشمان تقریبان بە سابەتی دەمێنێتەوە ئەمە نمونەیەک بێننەوە پیور کەپەرمانەیە واتە هیچ مادەیەکی تێدانە خاڵص بەس کەپەرە و لە کەپەرشدا ئێمە چمانێ ئەتۆمیک وێت و دێنسیتەکەی بریتێ لە 1000 پلەی سیلیزی بریتێ لە 63.5 گرام لەسەر مۆڵ طبعاً وەکو پێم گوتن ئەو ئەتۆمیک وێتی ئەمە دەتوانێت لە پێریۆدیک تێبڵدا بیدۆزینەوە و دێنسیتەکەشی بریتێ لە 8.4 گرام لەسەر سانتیمەتری سێجە ئێمە چمان پێویستە بدۆزینەوە دەڵێ ژمارەی ئەتۆمەکان لە کیوبیک میتردا واتە چەند دانە ئەتۆممان هەیە لە ناو کیوبیک میتردا یەکەم شت کە ئێمە دەبێت لە هەموو پرسیارێکدا بینە دەرێ ئەوەیە کە گیڤن ڤالیوەکان واتە دراوەکانمان چییە ئەوەی کە دراوە با دەریان بێنین لە شوێنێک لیستیان بکەین و هەروە یەکەکانشان تەفتیشکەین مەسەڵەن بۆ نەکە لێرە دەڵێ پلەی گەرمێکی 1000 پلەیە طبعاً ئێمە لە معادلەکانی پێشدا خوێندمان پێویستە بیگۆڕین بۆ ئەبسولوت تمپرچەر واتە بە شێوەی کلڤین دەری بێنەوە باش ئێستا ئەوە گۆڕانکاری بەسەداهاتۆ گۆڕاوە بۆ کلڤن ئەلێردا گرام لەسەر مۆڵە مشکلی نییە و دێنسیتەکەمان کە پێشتری درا بۆ وەکو دراوە سەدەکەی بریتی بوو لە 8.4 گرام لەسەر سانتیمەتری سێجە کە ئێمە دەتوانین چی دەکەین سانتیمەترەکە بگۆڕین بۆ مەتری سێجە ئێمە ئەوەی کە داوامان لێکرا ئەوەی کە ژمارەی ئەتۆمەکان بینەوە طبعاً لە دێنسیتیدا ئەمە کە یاسایەکمان هەیە بەنای دێنسیتی لە دێنسیتیدا بارستایی لەسەر قەبارە واتە دێنسیتی بریتێ لە بارستایی لەسەر قەبارە بەڵام لە ڕاستیدا بارستایش ئەمە چۆن دەتوانین ببینەوە بارستای هەموو مادێ لە بەردە بناغەی مادەکەەوە دەست پێ دەکات کە بەردی بناغی هەموو مادەیەک ئەتۆمەکانێتی یاخۆت ئینتیتیەکانێتی ئیتر مولکولەکان بە هەر شتێک بێت ئەگە بڵێن ئەتۆمەکان واتە ژمارەی ئەتۆمەکان چەند دانەیە ئەوەندە ژمارەیە جاران بارستایی تاک ئەتۆمی بکەین چ دەکە بارستایی کۆی گشتی ئەتۆمەکانمان دەست دەکەوێت واتە ئەوە شێوەیەکێ لە شێوەی دێنستی کە ژمارەی ئەتۆمەکان جاران ئەتۆمیک وێتەکە و دابش ئەڤۆگادرۆ نامبەر کراوە کە ئەڤۆگادرۆ نامبەر ژمارەیەکی جێگیرە وێتەکەش بە پێی مادەکە دەگۆڕێ و دەتوانین ژمارەی ئەتۆمەکان ببینەوە ئێمە دەنسیتەکەشمان دراوە کاتە دەتوانین بە دوولادوونەوانکردن لە بینی ئەو هاوکێشەماندا و بە دانانەوەی ژمارەکانمان دەتوانین بگەین بە ژمارەی کۆتایی طبعاً
هەروەکو دەبینن بۆ مادەیەکی وەکو کەپەر لە 1000 پلەی سیریزیدا لە 1000 پلەی سیریزی کە تەمان پلەی گەرمی زۆر بەرزە سەرەکە نزیکی 8 جاران دەتوان 28 واتە نزیکی 8 ملیار ئەتۆم لە مەترێکی سێزادا هەیە 8 ملیار ئەتۆم لە مەترێکی سێزادا دەست دەکەێت. باشە با بزانین ئەوەندە مادەم ئەگەر 1 مەتر سێزا کەپەرمان هەبێ ئەوەندە ژمارە هەبێ کاتە بزانین چەندی ناڕێکی تێدا واتە چەندانە ڤاکێنسی دەتوانین لە ناو قەبارێکی حاشوە ئەوەی دابێت. هەمان پرسیار جارەکە دووبارە دەکەین بەڵام ئەوجا چ دەکەین محاولە دەکەین ڤاکێنسیەکان ببینەوە لە کیوبیک بۆ کەپەر لە 1000 پلە لە کاتێکدا وزەی دیاریکراو بۆ ئەوەی کە ئەمە 1 ڤاکێنسی دروستکەین لە ناو مادەکەماندە بریتە لە 0.9 ئلکترۆن ڤۆڵت لەسەر ئەتۆم و هەروەها دێنستەکەشی بریتە لە 8.4 گرام لەسەر مەتر سێجا. تەوانەمە یاساکەمان پێشتر هەبوو یەکەم جا گیڤن ڤالیۆکان واتە ئەوانەی کە دراوان دەریان دێنین پێی گەرمەکە دەگۆڕین بۆ کلڤن و یاساکەمان هەیە دەتوانین زۆر بە ئاسانی MV بدۆزینەوە بۆ شازە واتاگە سێریکەین ئەمە لە ڕاستیدا نزیکی 8 یان 8 جاران دەتوان 28 ئەتۆم لە مەترێکی سێزامان هەبوو بەڵام هەگە سێریکەین لە 1000 پلەی سیریزی لە 1000 پلەی سیریزی ئێمە نزیکی 2.2 جاران دەتوان 25 دانە ڤاکێنسیمانەیە کە گەلێک زۆرە واتە نزیکی 1000 ئەوەندە بچووکتر تەمان لە ژمارەکەدا گەلێک زۆرە بەڵام ئەگە بەراوردی بکەین لەگەڵ ژمارە گشتەکە واتە نزیکی 1 لەسەر 1000 1 لەسەر 1000ی ئەتۆمەکان نەفەرێکی ناڕێکی تێدایە واتە ڤاکێنسیێکی تێدا دروست بووە 1000 دانە ئەتۆم لە شوێنی شایستی خۆیان دانیشتوونە لاتیسپۆنتەکەی خۆیان داژیر کردووە بەڵام سەر دەکەیت دوایە کە 1000 دان دەژمێری 1 دانی ناڕێکی تێدایە یاخود لە شوێنی خۆی لایدا بۆی کە بتوانین کاریگەری پلەی گەرمی بدۆزینەوە تەوانەمە لێردا لەو نمونەیەدا من نزیکی 1000 پلەمان دانابوو بۆی کە ئەو نمونەی حەلکەین پێم خۆشە بزانم لە ڕووم تێمپرچەردا تەوان ڕووم تێمپرچەر نزیکی دەتوان بە 25 سیریزی دابنن ئەگە بتوانن محاولەکە هەمان هۆموەرک لە ماوەی 5 دقەدا باش ئەوانەی کە دۆزیوانە تۆ تکایە پێمان بڵم زانم ئا فەرقەکەی چەند بوو ئێستا ئەمە لە 1000 پلە دۆزیمانەوە تەکاتە تقریبەن دەتوان 25 واتە نزیکی لە 1000 دانە ئەتۆمدا یەکیان ڤاکێنسیە ئەگە لە ڕوون تێمپرچەردا بێت تقریبەن چەندەکە چێتوان وەڵاممانداتەوە بە زەحمەت 4.86 دەتوان سێنزە دەتوان ینی گەلێک فەرقی هەیە سێرکەن یعنی بەس پلەی گەرمەکەدا بەزی بۆ ڕوون تێمپرچەر دەتوان 13 لەگەڵ دەتوان 25 واتە دەتوان 12 واتە یەکێک بکە 12 سفری لە پێشدانێ دەکاتە نزیکی تریلیۆنێک بزانە چەند فەرقی کرد پلەی گەرمی تەسیرێکی ڕاستەوخۆی هەیە لە دروستکردنی ڤاکێنسی و بەمان شێوە چۆن ئێستا لە ژانی ڕۆژانە خۆشماندا مجموعەیەک عامل هەیە بۆی کە خەڵکی خواڕخێج دەرچێ لە ناو کۆمەڵگەدا بۆی ئاگادار بین ئەو عاملانە زۆر گرنگن لە ماتریاڵشدا مەسەڵەن هەندێک لە مادە بەهۆی گەرمبوونی پلەی گەرمەکانەوە سەر دەکەیت کۆڵک سفەت هەیە گۆڕانکاری بەسەردادێ هەندێک شتێ سابتە ئێمە دەتوانین لە ناو کتابەکاندا بگەڕین بە شێوەیەکی سابت بگەین بەوەی کە مادەکە ئلکتریکا کۆنداتیڤیتیەکەی ئەوەندەیە مەسەڵەن دەتوانێت سەوت بەناوخۆیدا تێپەڕێ بەوەندا ماگنتیک پرۆپێرتەکانی ژمارەکەی ئەوەندەیە و بە هەمان شێوە سەدەکە هەموو ژمارەکان بۆ هەموو مادەیەکی دیاریکراوە لە ناو کتابەکاندا نووسراوە یەکێک لەو شتانی کە ڕاستەوخۆ تەسیر دەبێت لەسەر پرۆپێرتی مادەکان بۆی کە گۆڕانکاری بەسەر ئەو فیزیکا پرۆپێرتیاندا بێنێ پلەی گەرمیە کە لێرەشدا هەروەک دەبینین ڤاکێنسیەکان دەگۆڕێ و ڤاکێنسیش تەسیری ڕاستەوخۆیە لەسەر گشت پرۆپێرتەکانی دیکە ئێمە ئەگەر بێت و لە مادەیەکی پیور بێنێ دەرێ واتە مادەیە کە ناخاڵسی تێدابێ واتە میوانی تێدابێ میوانەکان دەتوانن گەورەیان بچووک بن ئەوانەی کە بچووکن کەمتر هەیە بچن لە شوێنی ئەسڵەکە دابنیشن بەڵکو چ دەکەن دەکەونە بینەوە و مەسەڵەن ئەوانەی دیکە هەیە کە قەبارەی گەورەیە دەتوانێت زۆر جار بچن لە شوێنی خاوەن ماڵەکە واتە هۆستەکە دابنیشن لەوانێک کە لە شوێنی هۆستەکە دادنیشن واتە لاتیس پۆینتەکە دادنیشن پێیان دەوترێ
سبستیتیوشنال واتە دانانەوە لە جیاتیان، واتە لە شوێنی وی دانیشتێتەوە. بەڵام ئەوی دیکە پێ دەکرێتی ئینتەرستیشەڵ واتە کەوتوتە ناویانەوە. ئەوان هەردوو لەو دوو جۆرە گرنگی خۆی هەیە. بۆ نەمە لە ئەنتایپ و پیتایپدا ئەو حاڵەتەمان هەیە لە سیمیکۆنداکتەردا زیاتر دەخوێندرێ. بەڵام لە مادەیەکی وەکو ستیل کە ئێمە هەمومان ئاشناینە بە ستیلەوە، بەتابێت کەوچکەی کە ئێمە نانی پێ دەخۆین ڕۆژانە، لەویشدا سێ دەکەم ستیل کە بۆ خۆی لە مادەی ئاسن پێکاتەوە 1990 ئاسنە، سێ دەکە یەک مادەی بچووک بە ناوی کاربۆن، ئەو کاربۆنێک کە دەستی ئینسانی ڕەش دەکات بە شێوەیەکی ئینتەرستیشال چۆتە ناوەڕاستی ئەو ئەتۆمانەوە و تەواوی پرۆپەرتی مادەکەی گۆڕیوە لە مادەیەک کە ژەنگن دەبێ و بە عەمەل نایەت، مەسەڵەن نانی پێ بخۆی لەبەرەوەی کە ژەنگن دەبێ و ئەگەر ئەمە پەنجەرەیەکشمان لە ئاسن دروست کردبێ پەلەپەل دەچین بواخی دەکەین، دەڵێن نەوەکو زوو ژەنگم بێ. و تەمان ژەنگیش بۆ سەلامەتی ئینسان باش نییە کە واتە ئەگە بیخۆین، بەڵکو سێ دەکەن تەنها بە داخلکردنی میوانێک وەکو کاربۆن، وەکو سیلیکۆن یان خۆت مادەیەکی زۆر بچووک کە دەبێتە لە شێوەیەکی ئینتەرستیشال دەچێتە بینی ئەوکانەوە، قایمی مادەکە زیاد دەکا و مەجموعەیەک سفەتی دیکەشی پێدەدا. و وەکو پێمان گوتن لە ئەنتایپ و پیتایپی سیمیکۆنداکتەریشدا تەکنۆلۆژیایەکی زۆری لێ بەرهەماتوە. ئێمە لێردا ئاشناوین بە هۆست و ئیمپیوریتی لەگەڵ سبستیتیوشنال لەگەڵ ئینتەرستیشال ئیمپیوریتی. ملاحەزەیەکەیە دەڵێ لە مادەیەکی خاوێندا substitutional و interstitial can occur but with the same type of atoms. واتە لە ڕاستیدا ئەو substitutionalە لەگەڵ interstitialەکە دەتوانێت تەنانەت لە مادەیەکی خاوێنیشدا ڕووبدا، بەڵام چۆن ڕوودەدا؟ بە خودی ئەتۆمەکە، واتە خودی ئەتۆمەکە دەتوانێت لە شوێنێک هەڵقەندرێ بسێتە شوێنەکە یاخود جێگۆڕکە بکەن، واتە ئەوانە دەتوان شوێنی یەکتر داژێ بکەنەوە. باش، مەجموعەیەک پێناسەی گرنگمان هەیە لێردا. یەکێک لەوانە ئەلۆی بریتی لە چی؟ یەکەم شت ئەلۆی مادەیەکی میتاڵیە، واتە کانزاییە، گێنەرایەتی کارەبا لە مادە کانزایەکاندا زۆرە و یەکێک لەو سفەتە بەرزستانەی کە ئەمە لە مادە کانزایەکاندا بەدیمان کردووە. مادەیەکی کانزاییەکە واتە زۆرینەی مادەکە کانزایە، ئەوەی کە ئەلۆی پێک دێنێ ماتریکسەکە، واتە هۆستەکەمان چییە؟ لە مادەیەکی میتاڵی پێکاتوە، دەبێت زۆرینەی مادەی یەکەم مادەیەکی کانزایی بێ. سۆلڤنتە، تەبان جەماعەتی کیمیا دەزانن سۆلڤنت چییە؟ ئەمە سۆلڤنتمان هەیە، سۆلیوتمان هەیە، سۆلیوشنمان هەیە. سۆلڤنت چییە؟ تەبان ئەمە لە مادەی سۆلیدیشدا ئەمە بە هەمان شێوە دەتوان ئاشنا بین بەو زاراوانە. یەکێک لەوانە پیرۆتە لە چی؟ سۆلڤنت مەسەڵەن لە مادە کیمیاکاندا یاخود لە کیمیادا زیاتر کە تەعامل لەگەڵ ئەو کەلیمە دەکرێت، مەسەڵەن ئاو مادەی وەکو شەکلی دەتوانین تێدا حەل بکەین. ئەوی کە زۆرەکەی ئاوەکەیە، ئەوی کە تێی دەکرێت شەکرەکەیە، شەکرەکە وەک کەمینەکەیە، واتە زۆرینەکە پێ دەوترێتی سۆلڤنتەکە. ئێمە لە ئەلۆیشدا یاخود لە سیمیکۆنداکتەریشدا زۆرینەکەمان هۆستەکەمانە و کەمینەکە دۆپاندەکەمانە، واتە سۆلڤنتەکە بەشە زۆرینەکەیە لە مادەدا. سۆلید واتە بەشە بچووکەکە، ماینۆریتەکە، کەمینەکە، ئەوەی کە هاتوۆتە ناوی و تەئسیری هەبوو لە گۆڕینی پرۆپێرتەکانی. بەڵام ئێمە ئاگادار یەک شت بین، تەعاان دروستە بە تێکەڵکردنی سۆلیوت لەناو سۆلڤنتدا دەتوانین سۆلیوشنێک دروست بکەین، وەکو شەکر لەناو ئاو بکەین دەتوانین شەکراوەک دروست بکەین، بەڵام ئەو شەکراوە بە هیچ شێوازە کۆمپاوند نییە، واتە دەتوانین زۆر بە ئاسانی لە ڕێگای مەسەڵەن گەرمکردنەوە شەکر و ئاوەکە لێک جیا بکەینەوە، ناتۆ پێکەوە بلیکێن و کۆمپاوندێک دروستکەن، واتە مادەیەکی سێم دروستکەن، بەڵکو چیان کردووە؟ سۆلیوشنیان دروست کردووە، واتە تێکەڵەیەک. ئێمە تەبعاً لە سۆلیددا پێی دەکرێت سۆلید سۆلیوشن کە دوو دانە ئەتۆم تێکەڵ دەکرێت، ئیتر دەتوانێت سۆلید سۆلیوشنەکەمان مادەیەکی ئەلۆی بێ کە زۆرینەکەی مادەیەکی کانزاییە، یاخود دەتوانێت پیتایپ و ئەنتایپ بێ کە لە سیمیکۆنداکتەردا بەدی دەکرێت. بۆ نمونەیەکە لە ستیل کە کاربۆن داخل کرا لە ناوەکەدا و مەسەڵەن لێرەشدا سێدەکە زۆرینەکەمان کە میوانەکەی وە کەمینەیەک چونەتە ناوی و کۆمپاوندیشی بە هیچ شێوازێک دروست نەکردووە. ئەو مادەی پێ دەکرێتی سۆلید سۆلیوشن. دەستێ ویلایەتان خۆش بێ، خواتان لەگەڵ.